ئێوە وەک پێویست مامزەلاتان قبول نەبوو ئەوەندەی کەویستوتانە کەڵک لە پێگە و بانگ و ناسراوی ئەو وەربگرن بۆ ڕێکخراوەکە. ئێمە پێمان وا بووە کە مامجەلال سکرتێری گشتیەکی نیشتیمانی کوردستانە و ئەو ینی کاروبارێکی لەگەڵ کۆمەڵە نییە. ئێمە ئەسڵ مامجەلمان قبول نەبە بەو شکلە قبولمان نەبووە کە ئەو سکرتێری کۆمەڵە بێت. لەو ڕۆژگارەیە پەیوەندی نێوان تاڵەبانی و ئارام شاسوار چۆن بوو؟ کاک ئارام مامجەلال لە کوردستان یەکتریان نەبینیوە، بەڵام قەدەرەکان وای کردووە کە کاک ئارام نەتوانێت بچێتە هیچ کۆبوونەوەیەکی سەکردایەتێکی نیشتیمانیەوە کە وجودی مامجەلال و نەوشورا مستەفا. ئەمە قەدەر بووە یا بەمەبەست بووە؟ من پێم وانییە بەمەبەست بوو بێت. ڕەنگە کاک ئارام جۆرێک لە تێڕوانینی جیای هەندێک مەسائل هەو بێت. ئەگەر ئارام شاسوار بمایە کۆمەڵە بەو دەردە ئەچوو ئەتوایە وەرناوێشێتە. دڵنیام ئەگەر ئەو بمابایە ڕەنگە وەزەکە ئەوە نەبووایەکە ئێستا هەیە. بەرنامەی ڕوودا و مێژوو لەگەڵ پشکۆ نەجمەدین یەکێک لە سەرکردە دیارەکانی ڕێکخراوی ئاڵای شۆڕەش سێشەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.